لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆم پێچەوانەی هەڵوێست و سیاسەتەکانی یەکمانگی ڕابردووی دووبارەکی و ڕاجایی لەبارەی بەڕێوەچوونی دواخستنی پرۆسەی ڕێفراندۆم لەلایەن یەکێتی نیشتیمانی و بارپرسە باڵاکانی ئەم حەزبەوە هاتووەتە ئاراوە. لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا چەندین لێدوانی جیاواز و پێچەوانەی یەکتر لەلایەن بارپرسانی باڵای یەکێتیەوە بڵاو کراوەتەوە. گرنگترینیان ڕاگەیەندراوەکەی پاڤێڵ تاڵەبانی کوڕە گەورەی جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی بوو کە بە شێوەیەکی فەرمی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک ڕایگەیاند یەکێتی و پارتی لەسەر دواخستنی ڕێفراندۆم ڕێککەوتون و بە دیلی وڵاتانی زلهێز و نەتەوەی گرتوەکان قبول کراوە. بەڵام دوای چەند کاتژمێرێک نووسینگەی خودی پاڤێڵ تاڵەبانی پۆستەکەی سڕیەوە و ڕوونکردنەوەیەکی بڵاوکردەوە و ڕایگەیاند هەواڵی دواخستنی ڕێفراندۆم لەلایەن کارمەندێکیانەوە بەهەڵا بڵاوکراوەتەوە. دەرکەوت کە دوو بیری جیاواز هاوکات ڕاگەاندنی مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند سەرلەبانی ئەمڕۆ بە فەرمی بۆ چوونی دواخستنی ڕێفراندۆمیان بە مەسعود بارزانی و مەکتەبی سیاسی پارتی وتووە مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە سەرپەرسی ڕێفراندۆم هەڵوێستی سربەخۆی خۆی ڕاگەیاند و داوای دواخستنی ڕێفراندۆم دەکات. لە ڕوونکردنەوەیکی مەکتەبی ڕێخستنی یەکێتیدا تووە و بە دیلانەی کە لەلایەن ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بۆ دواخستنی ڕێفراندۆم خراونەتە ڕوو لە ژێر چاودێری نەتەوەی گرتوەکان بە هەنگاوێکی باشی دەزانین پێمان باشە پەرسی ڕێفراندۆم لە ئێستادا دوا بخرێت. لالایەکی ترەوە با پێی زانیاریەکانی پێیام لە سەرگواستنەوەی سندوقەکانی دەنگدان پارتی یەکێتی لە شاری کەرکووک کێشەکەوتووەتە نێوانیانەوە و ئاسایشی یەکێتی ڕێگریان کرد لە گواستنەوەی کۆگای سندوقەکانی دەنگدان بۆ ناوچەیەکی دیکە و ئامادەکردنیان بۆ ڕۆژی دەنگدان. بەرپرسانی یەکێتی لە پارێزگای کەرکووک جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پێویستە ڕێفراندۆم لە کەرکووک نەکرێت. پێمان وایە ئێستا لەم کاتەیە کاتەکەی گونجاو نییە بۆ کەرکووک. لالایەکی ترەوە سعدی ئەحمەد پیرە وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی بە پێچەوانەوە ڕایگەیاند دواخستنی ڕێفراندۆم ڕاست نییە و یەکێتی لەگەڵ ئەنجامدانی پرۆسەی ڕێفراندۆمدایە. بەڕای چاودێرانی سیاسی ئەم هەڵوێستە جیاوازانەی یەکێتی لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا بۆ ململانەی باڵە جیاوازەکانی ئەم حەزبە دەگەڕێتەوە لەسەر ڕێفراندۆم و بە شێوەیەکی گشتی یەکێتی لەگەڵەوەدا ڕێفراندۆم دوا بخرێت بەڵام لە ترسی لە ئەنگرانی و ناڕەزاتی شەخام ناوێت تاکلانە بڕیاری ڕاگررتنی ڕێفراندۆم بدات لەم پارێزگانەی کە خۆی باڵادەستە تیایدا و چاوەڕێیەوە دەکات لیژنەی باڵای ڕێفراندۆم بە فەرمی کۆی پرۆسەی ڕاپرسی لە هەرێمی کوردستان دوا بخات و بەدیلی وڵاتانی زلهێز قبول بکات.